دەڵاڵێکی ملیاردێر سامانی نەوتی نەتەوەیەک بەڕێوە دەبات. ئەمە ناونیشانی نوێترین لێکۆڵینەوەی ماڵپەڕی بلومبێرگی ئەمریکیە لەبارەی گەندەڵیەکانی نەوتی هەرێم. لەم راپۆرتەدا باز لەو دەڵاڵە دەکەین کە نەوتی هەرێم ئەستێرەی بەختی درەوشاندەوە. ئەو دەڵاڵە مورتەزا لاخانیە. مورتەزا لاخانی کێیە؟ مورتەزا لاخانی لە ساڵی 1962 لە شاری کەڕاجی پاکستان لەدایک بووە. لە بەریتانیا و کەنەدا گەورە بووە و هەڵگری ڕەگەزنامەی بەریتانیە. لاخانی سەرەتای کاری بازرگانی لەگەڵ بنەماڵەکەیدا لە بازرگانیکردن بە گەنم و جۆ و برنجەوە دەستی پێ کردووە. لاخانی لە تەمەنی 20 ساڵیدا بایەخی زیاتری بە بازرگانی نەوت و لە کاتی بەرنامەی نەوت بەرامبەر خۆراکدا بازرگانی نەوتی لەگەڵ ڕژێمەکەی سەددام کردووە. لێکۆڵینەوەکان ئاماژە بۆ دەکەن لاخانی وەک بریکاری کۆمپانیای گەڵن کۆرپیڵسی کە گەورەترین کۆمپانیای شتومەکە لەگەڵ ڕژێمەکەی سەددام کاری کردووە. لەو کاتەدا مانگانە نزیکەی 5,000 دۆلاری لە بەرامبەر یارمەتیدانی کۆمپانیاکە لە فرۆشتنی نەوتی عێراق دەستکەوتووە. لە دوای کەوتنی سەددام جارێکی دیکە لاخانی دێتەوە عێراق. بە قسەی خۆی پێداویستی لۆجستی بۆ کۆمپانیاکانی وەبەرهێنانی نەوت دابین دەکات. لە ساڵی 2014 بازرگانی نەوت لەگەڵ بەرپرسانی هەرێم دەکات. دەڵاڵە 58 ساڵە بۆ ماوەی چەندین دێ لە ناوچە گەرمەکانی بازرگانی نەوت لە جیهاندا کاری کردووە. تۆڕێکی بەرفراوانی هەیە. یەکێکیشە لەو کەسانەی کە لە بانکەکانی سوئیسرا گومان لەسەر سامانەکەی هەیە. موچەی مورتەزا لاخانی لە هەرێم چەندە؟ مورتەزا لاخانی بازرگان و دەڵاڵی نەوتی هەرێم لە ساڵی 2014 ڕۆڵێکی کاریگەری لە پرۆسەی هەناردەکردن و بە بازارکردنی نەوتی هەرێم هەبووە. قازانجێکی زۆری کردووە. لە 2015 لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ ڕۆژنامەی فاینانشیال تایمزی بەریتانی مورتەزا لاخانی موچەکەی ئاشکرا دەکات. ئەو دەڵێت بەهۆی ئەو قەیرانە داراییەی هەرێمی کوردستانی گرتوتەوە. موچەی ساڵانەی لە ملیۆنێک دۆلارەوە بۆ 250,000 دۆلار کەم کراوەتەوە. لە ئێستاشدا بەهۆی ناشەفافێتی حکومەتی هەرێم نازانرێت لاخانی موچە لە هەرێم وەردەگرێت یاخود نا. داهاتی نەوتی هەرێم لە حساببانکی مورتەزا لاخانیدا. حکومەتی هەرێم بۆ یەکەم جار لە 22 ئایاری 2014 لە ڕێگەی تورکیاوە نەوتی بەبۆری هەناردەی دەرەوە کرد. لە ماوەی 6 ساڵی فرۆشتنی نەوت بەسەر بەخۆیی حکومەتی هەرێم حیساب بانکی بۆ داهاتی نەوتی هەرێم نەبووە. داهاتەکە چۆتە سەر حیسابی شەخسی ئەم کەسە. سایتی بلومبێرگی ئەمریکی لە راپۆرتەکەیدا باز لەوە دەکات تەنها لە ساڵی 2018 بۆ کۆتایی 2019 بڕی 6 میلیارد دۆلار داهاتی نەوتی هەرێم خراوەتە سەر حیساب بانکی مورتەزا لاخانی. مورتەزا لاخانی قازانجێکی زۆری لە داهاتی نەوتی هەرێم کردووە. بە جۆرێک 1 میلیارد دۆلار بۆ ماوەی 3 ساڵ خراوەتە سەر هەژمارە بانکیەکەی بە سوودی لە 100دا واتە 100 میلیۆن دۆلار قازانج. حواڵەیەک لە سوئیسرا بۆ لوبنان. هەر بەپێی راپۆرتەکەی بلومبێرگ مورتەزا لاخانی بە یەکجار 800 میلیۆن دۆلاری لە ڕێگەی بانکێک لە زویرخی سوئیسراوە حواڵە کردووە بۆ بانکی سیتی گروپ INC لە نیویۆرک و پێشگەشتنی پارەکە بۆ نیویۆرک یەکسەر پارەکە بۆ بەیروتی پایتەختی لوبنان حواڵە کراوە. پاشان چۆتە سەر حیسابی کۆمپانیای مورتەزا لاخانی لە مید بانک لە لوبنان. ئەوە 100 میلیۆن دۆلاری خراوەتە سەر حیساب بانکی مورتەزا لاخانی لەلایەن کۆمپانیای ڕۆزنەفتی رووسیەوە و قەرز لە بەرامبەر نەوتی خاودا بە حکومەتی هەرێم دراوە. دوای 6 ساڵ فرۆشتنی نەوت بەرپرسێکی حکومەتی هەرێم بە بلومبێرگی ڕاگەیاندووە. حیسابێکی بانکی لە سیتی بانکی ئەمریکی کردووەتەوە بەڵام پێویستیان هەر بە مورتەزا لاخانی دەبێت.
دروستنەکردنی حیساببانکی حکوومەتی هەرێم بۆ داهاتی نەوت لە ماوەی 6 ساڵی ڕابردوودا دەیان پرسیار دروست دەکات و دەرخەری ئەوەیە ئەندازیارانی نەوتی هەرێم چەندە کۆڵەوارن. بڵومبێرگ ئاماژە بەوە دەکات لاخانی ئەژمارە بانکیەکەی کۆمپانیاکەی خۆی لە میت بانکی لوبنانی وەک بانکێکی سپیکردنەوەی پارە بۆ داهاتی نەوتی هەرێم بەکارهێناوە. پارە بلۆکراوەکانی نەوتی هەرێم لە تورکیا و لوبنان. ماڵپەڕی بلومبێرگی ئەمریکی ئاماژە بەوە دەکات لە وردبینیەکی کۆمپانیای دیلۆت بۆ داهاتی نەوتی هەرێم لە 2019دا 318 ملیۆن دلار داهاتی نەوت لە حساب بانکیەکە لە لوبنان بلۆک کراوە. هەروەها تا ناوەڕاستی 2017 حکوومەتی هەرێم داهاتی نەوتی لە ڕێگەی بانکێکەوە لە هەولێر بەدەست دەگەیشت. ئەو بانکەش پەیوەندی لەگەڵ بانکی کۆمێرزبان ئەیجی لە ئەڵمانیا و هاڵک بانک لە تورکیا هەبووە، بەڵام دواتر هاڵک بانک لەلایەن ئەمریکاوە لە دۆسەی سزادانی سەر ئێران سزادرا بە هۆیشەوە 200 ملیۆن دلاری داهاتی نەوتی هەرێم لەو بانکە بلۆک کرا. بەرتیلێکی 25,000 دەفتەر دۆلاری. پێ راپۆرتێک کە ماڵپەری بڵومبێرگی ئەمریکی لە ناوەڕاستی مانگی سێ ئەم ساڵدا بڵاوی کردەوە. کۆمپانیای ڕۆزنەفتی رووسی لە ساڵی 2017 بۆ 2018 بڕی 250 ملیۆن دلار کە دەکاتە 25,000 دەفتەر دۆلار وەک بەرتیل بە ڕاوێژکارێکی هەرێمی کوردستانی داوە لە بەرامبەر کار ئاسانی و گرێبەستکردنی کۆمپانیاکەدا. پێدانی 250 ملیۆن دلار پارەیەکی زۆر زیادە بە بەراورد بە گرێبەستی ستانداردی ڕاوێژکاری دارایی جیهانی. بە پێیامارەکانی کۆمپانیای کۆلیشن دیڤلۆپمنت تەواوی کرێی ڕاوێژکاری 12یەکەمین بانکی وەبەرهێنانی جیهانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەفریقای باکوور لە ساڵی 2019 تەنیا نزیکەی 400 ملیۆن دلار بووە. دەرەنجام دەسەڵاتداران نەوتی هەرێمیان لە نیحمەتەوە کرد بە میحنەت بۆ خەڵک و میلەتیان خستە سەر ساجی عەلی، بەڵام بە پێچەوانەوە بوو بە پارویەکی چەور و بەلەزەت بۆ کۆمپانیا نەوتیەکانی وڵاتان و کۆمپانیا حیزبیەکانی هەرێم و دەڵاڵەکانی نەوت.